ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ، هیوادارم کوردستان دوور بێ لە بەڵاو مصیبەتی ڤایرۆسی کۆرۆنا. تکاتان لێ ئەەکەم با ئەم ماوەی لە ماڵەکانمان بمێنینەوە، نینە دەرەوە بۆ ئەوەی کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین، هاوکاری برایانی پۆلیس و ئاسایش و هاتوچۆ و تیمە تەندروستیەکان بین کە لەبەر خاتری ئێمە لە نەخۆشخانەکان و لەسەر جادەکان ماونەتەوە بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە بڵاو نەبێتەوە. دڵنیام ئینشاءڵڵا کوردستانیش بە کەمترین زیان لەم بارودۆخە دەرئەچێ، کوردستانە گەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. تەنیا داواکارم لە هەموو لایەک کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و ئاگاتان لە ماڵ و مناڵی خۆتان بێ هەتا ئەم بارودۆخە کۆتاییەت. لەگەڵ ڕێز و خۆشەویستی براتان شوانقەرەدار. ئازیزان و خۆشەویستان کوردستانیانی بەڕێز، بابەیەکەوە پابەندی ڕێنماییەکانی هەردوو وەزارەتی تەندروستی و ناوخۆبین بۆ بەرەنگاربوونەوە و ڕێگرتن لە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسەکە بۆتە دژمنی هەموو جیهان. بەمانەوەمان لە ماڵەکانمان دەتوانین ڕێگر بین، خۆپارێز بین، بابەیەکەوە کوردستانمان بپارێزین. هونەرمەندی موزیک ژەن ئازاد محەممەد. من وەک مامۆستایەک پەیامی من بۆ ئێوەی خۆشەویستەوەیە لەم ماوەیەدا لە ماڵەکانمان نەچینە دەرێ و پەیڕەوی ڕێنمایە تەندروستیەکان بکەین و ئەم دەرفەتە وەک هەلێک بۆزینەوە لەگەڵ یەکترا پێکەوە کاتەکانمان بەرینە سەر، ئینشاءڵڵا لە داهاتوودا بە یەکتر شادەبینەوە.